کێ ڤێتۆی لەسەر ئازادکردنی شاکارستار هەیە؟ تیوار نهێنیەکان ئاشکرا دەکات و هەوڵە دەرەکیەکان دەست پێ دەکات. ماوەی زیاتر لە هەفتەیەکە لەژێر هەڵمەتی بێدەنگکردنی ڕایگشتیدا ڕۆژنامەوان و بێژەری دیاری دەستگای میدیایی تیوار شاکارستار بەبێ هیچ فەرمانێکی دادوەر و ئاگادارکردنەوەی پێشوەخت لە زیندانی ئاسایشی سلێمانی دەستگیر کراوە. تاوانی ڕۆژنامەنووسەکەی تیوار ئاشکراکردنی کۆمەڵێک تاوانی ڕێکخراو بوو لەلایەن گەورە بەرپرسانی هێزە ئەمنیەکانی ئەو سنوورەوە و لادانی پەردە بوو لەسەر ئەو ناوە مەترسیدارانەی کە یاری بە ژیانی خەڵک و ئاسایشی نیشتمانیەوە دەکەن و ژیان و چارەنووسی خەڵکی هەرێمی کوردستان دەخەنە گرەوەوە. تیوار و ڕۆژنامەوانەکەی بە هێنانەوەی دەیان بەڵگە و دۆکۆمنتی فەرمی کە بەڵگەی دەستگای ئاسایشی نیشتمانی عێراق و وەزارەتی ناوخۆ و راپۆرتی میدیایی چەند دەستگایەکی بەنێوبانگی جیهانی بوو توانی ئەو تۆڕە مەترسیدارانە ئاشکرا بکات کە ساڵانە سەدان تۆن مادەی هۆشبەر لە جۆری کراک و کریستاڵ هاتوچۆ پێدەکەن لە ژێر چەتری هێزە ئەمنیەکاندا. گەورە بەرپرسانی ئەمنی سلێمانی جگە لە مادەی هۆشبەر بە بەڵگەوە دۆلار و چەک و گڵی ئاڵتونیشان ئاودیو کردووە و تاوانی شاکار و تیمەکەی لا دەستگای میدیایی تیوار تەنها کارێکی ڕۆژنامەنووسانە بووە بۆ ئاشکراکردنی ئەو کارانە نەوەک تۆمەت و جنێ و دروستکردنی دڵەڕاوکێ. ئێستا و دوای نزیکەی 10 ڕۆژ لە ڕفاندنی شاکارستار خراوەتە ژێر لێکۆڵینەوەیەکی توندی کەسی و هەوڵ دەدرێت بە زۆردان بە کۆمەڵە کاردا بنێت کە نەک تەنیا شاکارستار بەڵکو نەسەر نووسەر و نەخاوەن ئیمتیازی دەستگاکەش ئاگایان لێ نییە. تا ئێستا شاکارستار نیو کاتژمێر هاوژینەکەی بینیوە، ئەویش لەژێر چاودێریکی ورد و لەژێر هەڕەشەی تۆمارکردنی قسەکانیدا جگە لەوەی هەڕەشە لە زۆربەی ڕۆژنامەنووسانی سلێمانی کراوە کە نابێت داوای ئازادکردنی بکەن و لێدوان لەو بارەیەوە بدەن. هەر بۆیە دەستگای میدیای تیوار سەلامەتی ڕۆژنامەنووسەکەی دەخاتە ئەستۆی هێزە ئەمنیەکانی ناوچەکە و داواش لە قۆنسوڵخانە و سەفارەت و نوێنەرایەتی و ڕێکخراوی داکۆکی کار لە مافی ڕۆژنامەنووسان دەکات گوشارە مەدەنیەکانیان تونتر بکەن تا دەستگا ئەمنیەکانی سلێمانی ناچار بن لانیکەم ڕۆژنامەنووسەکە ئازاد بکەن یاخود کەیسەکە ڕادەستی پۆلیس بکەن. لە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی ماف و وەزارەتی دەرەوەی ئەمریکا و یەکێتی ئەوروپادا باس لە خراپی ڕەوشی ئازادی ڕادەربڕین کراوە و کوردستان و سلێمانی وەک شوێنێکی مەترسیدار و سانسۆرکرا و نیشان کراوە و داواش لە هێزە ئەمنیەکان کراوە شێوازی کار و سیاسەتیان لەگەڵ میدیادا بگۆڕن و کار بە یاسای ڕۆژنامەگەری بکەن نەک هەوڵی ڕفاندن و بڵاوکردنەوەی ترس و هەڕەشە بەرامبەر ڕۆژنامەنووسان بگرنە بەر. دەستگای میدیایی تیوار بە بەیاننامەیەک سەرجەم قۆنسوڵخانە و نوێنەرایەتیەکان سەرجەم ڕێکخراو و دام و دەستگا پەیوەندیدارەکان لە ڕەوشی ڕۆژنامەنووس شاکارستار ئاگادار دەکاتەوە و سەلامەتی گیانی ڕۆژنامەنووسەکەشمان دەخەینە ئەستۆی یەکێتی و هێزە ئەمنیەکانی.